بناوی خوای بەخشندە و میهرەبان گەشتینە فەرموودەی ژمارە 30 پێغەمبەرمان نوری چاومان صلی الله عليه وسلم باسی دوای مردنمان بووەکە بە تایبەتیش کاتی قیامەت باسە بەیەکەوە خەیاڵی ئەم دیمەنە سامناکانە بکەین سامناکە بۆ کەسانێک کە کەمتەرخەمیان بەرامبەر حەقی خوا هەبێت بەڵام دڵنیابن کەسانێک هەن ئێستا گویان لەم فەرمودانەیە لە منەوە یان لە بەریەکەن بە خۆشحاڵیەوە چاوەڕی ئەو ڕۆژە ئەکەن کە ئەو پرسیارانیان لێکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تزول قدم عبد يوم القيامة دووپێی بەندەیەک هەنگاوێک نازوڵێ لە ڕۆژی قیامەتە بستێک ناڕواتە پێشەوە حتى يسأل عن هەتاوەکو پرسیاری لێ دەکرێت لە عمره فيما أفناه تاوەکو پرسیاری ئەوە لێ نەکرێت کە تەمەنت لە چیدا بەسەر بردووە ئەم دوو قاچەت لە ڕۆژی قیامەتدا یەک هەنگاو ناتبەنە پێشەوە تەمەنمان لە چیدا سەرف کردووە وەکو عەرزم کردن کەسانێک هەن بە خۆشحاڵیەوە چاوەڕێی قیامەتن بۆی ئەو پرسیاریان لێ بکرێت و بە شانهەزیەوە لە بەردەم خوادا بڵێن یا ئەڵڵا تەمەنمان لە بەندایەتی و ڕازیکردنی تۆدا سەرف کردووە لەهو لەعب تەمەن بەفیڕۆدان کات بەفیڕۆدان شتی بێسوود تەمەنمانی لێ نەبردین بەڵکو تەنها تۆ یا ئەڵڵا ئامانجمان بووی ئایا ئێمە کامین ئەو کەسانین کە بە شانازیەوە بە پێکەنینەوە لە قیامەتدا وەڵامی پرسیارەکانمانە دینەوە یان لە ئێستاوە لەرزمان گرت و ئەژنۆمان شکاوە لەوەی چۆن وەڵامی و پرسیارە بینەوە با حازر بین بووی بەڕێزان لەسەر ڕۆژ بە ڕۆژ و دەقە بە دەقەی ئێستامان پرسیارمان لێکرێ ناشزانین کە ئێمرین لەوانەیە تەواوی ئەو مەلەفەی لە قیامەتە لێمانە پرسرێ هەتا ئەمڕۆ بێ چونکە لەوانەیە ئەمڕۆ بمرین ئایا ئەو مەلەفەی ڕابردوومان ڕوومان دێت لە بەردەم خوادا وەڵامی بدەینەوە تکایە باوریابین بەرامبەر ئەمە هەروەها وعن علمه فيما فعل پرسیاری ئەوەش لێکرێت چت کارێکت بە زانستەکەت کرد زۆر گرنگە ئەم دەقا نافەرمێت چەندێ زانست پەیدا کرد نافەرمێت چەندێک کتێبت خوێندەوە چەند فەرمودەت لەبەر کرد و بەشداری لە چەند پێشبڕکێی لەبەرکردنی قورئان و فەرمودەکەدا کرد نا ئەوە پرسیارەکە نییە پرسیارەکە ئەوەیە ئەو زانستت چی لێ کرد هەل زۆر لە سەرەتاشەوە باسمان کرد ئەمە زانستی کردارە زانستی نەزەریات نییە قسەی گەورە نییە ناتوانین شانازی پێوە بکەین تا وەکو جێبەجێ نەکەین ئەمە هەمووی کردار و پیاو ئەو پیاوەیە کە بتوانێت ڕۆژانە ئەم فەرمودانە لە خۆیدا جێبەجێ بکە ئەو زانستە لێپرسینەوە لەسەری ئەکرێ کە چیت لێ کردووە ئایا ڕوت هەیە بڵێ ئەوەندە فەرمودەم لەبەر بوو لە قیامەتدا بێزەحمەت ئەوەندە لەبەر بووە چەندیانت جێبەجێ کردووە ئەگەر کەسێک لەم فەرمودەی تێبگا لە ئێستادا یەک مڕاجعی فەرمودەکانی نوری جیهان نکات لە ژمارە یەکەوە هەتاوەکو ئێستەی کەسانێکی لەبەر کردووە بزانێ ئایا کاری بۆ فەرمودانە کردووە بۆی ڕووی بێت لە قیامەتدا کە لەوانەیە ئەم شەو بۆ تۆ قیامەت بێ جوابی پرسیارەکان بینەوە درێژتری نەکەینەوە دواتر خوای گەورە فەرموویە دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویە وعن ماله فيما كسبه وفيما اكتسبه وفيما أنفقه لە چیدا ماڵی پەیدا کردو لە چیشدا سەرفی کردووە چۆنێتی پیاکردنەکەی ئایا حەڵاڵ بوو یان حرام بوو چۆنیش سەرفی کردووە لە پێناو خوا بووە یان لە پێناو خۆمان نبوو لە پێناو نەفسمان نبوو خەڵک پێمان بڵێن ماشەڵڵا پیاوی چاک و پیاوی بەڕێزە پاراکا بەخێر ئەگەمان لەوە بێ ئەم پرسیارە زۆر زۆر گرینگە هەومان لە خۆمانی بکەین تەواوی ئەم پرسیارانە گرنگترین ئەو پرسیارانن کە ژیانی ئێمە ڕێگەخەن ئەم سیانە و پرسیارێکی تریش ئەوانن کە بەبێ ئەوە ناتوانین بستێک هەنگاومان بەرینە پێشەوە ئەگەر جوابی چاکمان پێنیە هەتا ئەم دەقەیە پێویستە تەوبە بکەین بە خۆمان نابچینەوە بەبێ ئامادەبوون ڕازی نەبین بمرین خوای گەورەش هەروە فەرمانی پێکردوین ولا تموتن إلا وأنتم مسلمون بمسلمانين نبي نمرن يعني چی يعني بێ دائم ئامادە بین بۆ مردنە بێزەحمەت سەرێکی و پرسیارە نەبکە ئایا ئێستا ئەم دەقەیە ئەم سەعاتە ئامادەی بۆ وەڵامی ئەو پرسیارانە هەروەها جەستەشت وعن جسمه فيما أبلاه ئەم دەست و قاچ و چاوت لە چیدا سەرف کرد ئەم زاکیرێت پڕە لەشتی زیادە یان پڕە لە باسی خوا پرسیارێکە با من و ئێوەش هەمومان هەموو ڕۆژێ لە خۆمانی بکەین خوا هیدایەتمان بە ڕووی جوابدانەوەی ئەو پرسیارانەمان هەبێت ئامین
السلام عليكم ورحمة الله.